ڕۆژێک برسی بووی وا دینەکەت فرۆشتووە، ڕۆژێک تونی بووی وا سیغەت کردووە. بۆ لە ڕزق ئەترسی کە خوای پەروەردگار فەرمێ ڕزقی تۆ لە ئاسمانە، لای تاغوت نییە. بۆ لە ژیانت ئەترسی کە ژیانت بەدەست خوایە، بەدەست مەخلوق نییە. بۆ فیتنەی خەڵکی وەکو عەذابی ئەڵڵاه سەیرەکەی. جا بۆیە ئەم منافقە کە لە مەکە بوو و لە مەکەش کوفر دەسەڵاتی هەبوو، ئیمانداران دەسەڵاتیان نەبوو، هێز نەبوو، کوفر دەسەڵاتی هەبوو کە عەزیەتی ئەدا وەکو ئەمڕۆی عالەمی ئیسلامی. جعل فتنة الناس كعذاب الله. بەڵام وەلئین جاء نەصر من ربكم، کاتێکیش کە خۆشیەکتان تووشە بوو خوای پەروەردگار دەرویەکی بە مسڵمانان ئاکردەوە، ناڕەحەتی لەسەر هەڵەگرتن، بۆ نمونە کە چوونە مەدینە و بوونە دەوڵەت، لەیەقولەنە ئینا كنا معكم. ئەهاتەوە بەلای ئیسلام. زۆربەی چاوەڕێی ئیسلام سەرکەوێ، ئەنجا ڕیشی دانێ ئەوەی کە خوا فەرزی کردووە لەسەری. زۆربەی چاوەڕێی ئیسلام سەرکەوێ، ئەنجا بە جەماعەت بێ بۆ مزگەوت. زۆربەی چاوەڕێی ئیسلام لە تەکنۆلۆژیا بگاتەوە بە ئەوروپایە، ئەنجا باوەڕ بێنێ بڵێ مسلمانم. هەر بەو شێوەی منافقەکانی ئەو کاتە. ولئن جاء نصر من الله ليقولن إنا كنا معكم أوليس الله بأعلم بما في صدور العالمين. الله ئاگای لێ نییە دڵی ئەو منافقانە چی تایە و دڵی ئیمانداری حەقیقی چی تایە. کەواتە منافقی مەکە چی بوو؟ منافقی ترسنۆک بوو، لە ترسا ئیمانی فڕێیا و کوفری هەڵەبژار. پاشانیشە فەرمێ وليعلمن الله الذين آمنوا وليعلمن المنافقين. دڵنیابن الله ئەزانێکیە ئیماندارە و ئەشزانێکیە منافقە. جا ئیتر کاتێ ئیسلام سەرکەوت و مسلمانان سەرکەوتن هاتیتە ناویان و لەگەڵیان ناخۆشی دەربڕی، ناخوا تۆ منافقیت. و ێزانایانە فەرموون ئەم ئاەتانە ئەو جۆرە نیفاقە باس ئەکات کە لە مەکە بووە، ئەویش دوو جۆر بووە. جۆرێکیان نیفاقی ترس بووە، جۆرێکیان نیفاقی تەجەسوس بووە، جاسوسی کردن. دیگناخەوە گەر بێت و تۆ لە دڵەوە ئیماندار بی، لە دڵەوە حەز بە سەرخستنی دینکەی، عەزێتت بن، ناڕەحەتت بکەن بۆ ئەوەی قسەیەک لە مەسلحەتی دین نەکەی لە ترسی ژیانت، یان قسەیەک لە دژی دین بکەی نەک مسڵمانان. ئەماری کوڕی یاسر مشریکەکان گرتیان وتیان بەرت نادێن هەتاوە گوجنێ و بەخوا و بە پێغەمبەر نەدەی صلی الله علیه وسلم، و هەتاوەکو تەعظیمی ئالیهەکانی ئێمەش نەکەی، لات و عوزا و هوبەل و ئەوان کردی. بۆ لەبەرەوەی بەس بۆ خۆی زەرەر بوو، ناوی کەسی نەدانێ، فەیسبووکی کەسی نەدانێ، بەس بۆ خۆی زەرەر بوو کردی. بەڵام ئەوەی تر کە سەری خەڵک پێواکەی ئەیکەی بەپەتا هەوە ناخوا و لە قیامەتە ئەو هەرچی لێ بێتەوە بکوژیەوی، قۆڵی لێکەنەوە تۆ قۆڵیەوە لێ کردوتەوە، سەری بخۆن تۆ سەریەوە خواردووە، هەر کامێکیان بێت. جا بۆیە عەمار کە گەڕایەوە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی کوفرم وتووە. تی چی دوتووە؟ تی جوێنم داوە بەخوا و خواکانی ئەوانم بەرز ڕاگرتووە. تی ئەی دڵت چۆن بوو؟ تی لە دڵەوە ئیمانم بەخوا بوو، پێشم ناخۆش بوو کەوام بوو. فەرمووی هیچ شت لەسەر نییە، ئیتر ئاەتی بۆ دابەزی إلا من أكره وقلبه مطمئن بالإيمان. تۆ لەسەرت نییە ئەی عەمار، و هەر کەسێکی کەش دژی دینەکەی خۆی ئەجوڵڕێنرێتەوە نەک دژی مسلمانان، چونکە حەقی مسلمانان لە گەردن دەبێت تا ڕۆژی قیامەت.